ئەمەش دیاری وارە بۆ کاک حاجی. زۆر سپاس ئینشەڵا بارانەکەەوە زۆرە بێ بە بەردەوامی ئەم چترەمان بەسەرەوە بێ. وەڵای تر کاک حاجی هەستەکەم حەقە شیرینی وشت دابەش بکەنەوە بۆ خەڵەکان. بەڕێزانم کاتتان باش لەگەڵ ئەو شەپۆ لە بارانبارینە بەخوڕەی کە ئەم چەند ڕۆژە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، خۆشبەختانە ئەخیر ئەپدەیت و زانیاری ئێستا بڕی ئەو بارانەی کە ئەم ساڵ باری وە ساڵی پاریشی تێپەڕان تا ئەمڕۆ 149 ملیم بارانباری وە ساڵی پارەم کاتانە 140 ملیم بارانباری بوو کەواتە 9 ملیم لە ساڵی پار زیاترە. لەگەڵ حاجی تاها قسەکەم ئەوان سەرۆکی یەکێتی جوتیاران لقی سلێمانی. بەڵێ باشە لەگەڵەوە گفتوگۆکەم سەبارەت بە مۆزوعی پەڵە وایە کاک حاجی جارێەوە ناتون بۆ لاو پێەکەنین هەسەکەم زۆر دڵتان خۆشە جوتیاران بەگشتی جوتیارم هەم وەکو کورد هەمومان حەزمان بە بارانە چونکە وڵاتەی ئێمە لەبەرەوەی هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان وایە پشت بە باران و بەفرە بەستینی لەبەرەوەی لە دەریاوە دوورین بۆیە هەمومان دڵخۆشین و لەخوا بەزیاد بێ کە دڵخۆشکەریان باران. حاجی بابەتێکە بوو جاران باسییانە کرد کورەیان و کاکە جوتیارەکان نازام کەی لای ئەوان پەڵایە وای لێ هاتووە جادەی قیریش پەڵەیەوە کەچی ئەوان هەرڵەن جارێ پەڵی نەوە ئەمێ بزانم ئێستا ئیتر پەڵەیە و مشکلەی نەماوەش. وەڵا دیارە قسەکەی تۆ ئەو قسەیە زۆر دەمێکە باوە شارەکان کاتی خۆیان و دەخەری بەم شارە لاپاوی برێگو لە لادەی پرساڵی ئێستا پەڵی نەیە. خۆشبەختانە هەر بارانی پێشوو پەڵەیە لەبەرەوەی پەڵا نیسبەتێکی کەم بارانیەوێ تەرکردنی زەوی بۆ تۆکردن 30 تا 40 سانتیمی بەسە ئەوە نیشانەی پەڵەدانە پەڵەی دابارانی پێشوو خۆشبەختانە جوتیاران هەمووی تۆیان کردووە. ئیتر ئەم بارانانی کە بەدوایەکە ئاوارێ و هەتاکو و باران بڕان ئەوە هەم بۆ ئاوی ژەرزەوی سوودمەندە هەم بۆ ئاودانی کشتتوکاڵ بە هەموو بەشەکانی ئەو گەنم جۆنی سیگنۆک و ئەمان. باشە کاک حاجی ئەو بارانی کە ئەبارێت ڕەنگە بەڕێسان بە حکمی کارەکەتان و شارەزایەکی باشی ئەو مەجاالە هەندێک جار پێم وایە بارانی بەخۆڕ ڕەنگە بۆ زیادبوونی ئاو بێ ئەو بارانە نەرمە یاخود بەفر کاریگەری زیاترە لەسەر خاک و زەوی هاوڕای دوایە بابەت زۆر ڕاستە زۆر دروستە بە دڵنیاییەوە ئەم بارانەی کە ئەم دوو ڕۆژە تا ئێساش بەردەوام و بەردەوامی ژەبێ ئیشەڵا ئەو بارانەیە کە ئەچێتە ڕۆخی زەوێەوە تا ئێستا باران نەبوو شکر باران ئیشەڵا کورە خوا بە ڕەحمە ئیشەڵا. حاجی من دوێنێ لەگەڵ هاوکارانم لە ڤار شەتری ڤارمان بە دیارەیە بە خەڵک ئەوە باران نەبوو وەجنا شەترم بۆ تۆ شێناوە شەترێکی ڤار بە دیارەیەم بە بەڕێزت باش نییە ئیتر وڵا حەقە کاک حاجی ئێوەش ئەمەش دیاری ڤارە بۆ کاک حاجی. زۆر سپاس ئینشەڵا بارانەکەەوە زۆرە بێ بە بەردەوامی ئەم چترەمان بەسەرەوە بێ. زۆر سپاسانەکەم ئەرکتان کێشایی وای سەرکەوتنتان بۆ خۆ مەڵێ زۆر زۆر سپاس. ئەمە کۆی گشتی گوتەکانی کاک حاجی تەها بوو. وەڵای تر کاک حاجی هەستەکەم حەقە شیرینی وشت دابەش بکەنەوە بۆ خەڵەکان وانە زۆر زۆر سپاس دەستخۆش. ئەوە تەواوی زانیارەکان بوو لەسەر مەسلەی ئەو بارانی کە ئەم چەند ڕۆژە ڕووی لە هەرێمی کوردستان کردو و خۆشبەختانە ئێسا پەڵەی داوە و تەڕوتوشی باش لە سەرجەم زەوی لە شارەکانی هەرێمی کوردستانان پەڵەی داوە هیچ کەشەی